مەسەلەی هێنانی بانزین بۆ هەرێمی کوردستان ئەو بانزینەی کە لە ئاستی کواڵەتیشی باشانە و ئەو بانزینەی کە لە ماوەی ڕابردووە لە ڕاگەیاندنەکانەوە هەواڵی لەسەر بڵاوبووە کە چ بۆ تەندروستی چ بۆ ژینگە چ بۆ لایەنی ئۆتۆمبیلیش چ زەرورزیانە بە هەرێمی کوردستانە گەیەنە لێکمان ئەمە دیاردەیەکە لە سەرتاسەری هەرێمی کوردستانە هەیە یعنی شتێک نییە تایبەت بە پارێزگای سلێمانی ئەم بابەتە لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستانە هەیە بەڵام ئێمە بە حکمی نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان ئەم کارەمان لێرە ئەم چاودێری لەم سوورە ئەنجامدراوە بەڵام خودی راپۆرتەکە و ناوەڕۆژی راپۆرتەکە کە ئاراستەی دەستگا پەیوەندیدارەکانی هەرێمی کوردستان کراوە بۆ ئەوەیە کە لە هەموو هەرێمی کوردستانە لە هەموو پارێزەکانی هەرێمی کوردستانە لە هەموو خاڵەتنووریەکانە ڕێگری لەم هێنانی سوتەمەنی کواڵەتی نزم کرێت کە زیانی هەبێ هەم بۆ ژینگە هەم بۆ تەندروستی مرۆڤ هەم بۆ لایەنی سەلامەتی ئۆتۆمبیلەکان کە نەبێتە هۆی لەدەستدانی داهاتی نیشتیمانی. بەڕای من ئەو کۆمپانیەکان لە هەرێمی کوردستانە واضحە سەربەچێن و سەربەچێنین ئێمە نامەوێت بچینەوە تەفاصیلەوە بەڵام ئێمە کەسی باوەڕ پێکراوە لە وەزارەتی سامانە سروشتەکان بام کراوەتە ئێرە خۆمان باوەڕمان پێ هەبووە کە ئەو بەیەمێتەوە ئەو بەنزینە گەڕێنراوە ئیتر ئێمە لەوە زیاتر خۆ ناتوانین ئێمە بەڵێ ئەو بەداچوونی ئێمەیەوەی ناڵێن ئەوەی ئەو کەسێکی ئێمە زۆر سیقەمان پێ زۆر دڵنیان کی بێگومان بە لەوەی 37 تانکەری گەڕێنراوەتەوە